ناسح علی خەیاتێکێکە لە فۆتۆگرافەرە بەئزمونەکان کە خاوەنی چەندین فۆتۆی جوان و سەرنجڕاکێشەوە لە بەشێک لە نەهامەتیەکانی گەلی کووردە هەمیشە ئامادەی هەبووە و چەندین فۆتۆی بناوبانگی هەیەەوە لە زۆرێک لە پێشانگە نێودەوڵەتیەکاندا کارەکانی نمایش کراوە و ئەو پێی وایە کە نمایشکردنی فۆتۆی فۆتۆگرافەران و کردنەوەی پێشانگە تایبەتیەکان بۆ فۆتۆگرافەران کارێکی گرنگە بە تایبەتی لە ناو زانکۆ پەیمانگاکاندا. ڕۆژی 26 ئەم مانگە سەنتەری ڕۆشنبیری زانکۆی جیهان لە سلێمانی پێشانگەیەکی بۆ فۆتۆگرافەری بەئزمون ناسح علی خەیات کردەوە و ئەو فۆتۆگرافەرش پێی وایە کە نمایشکردنی فۆتۆی فۆتۆگرافەران لە نێو زانکۆ و ناوەندەکانی خوێندن هەنگاوێکی گرنگە و ساڵانە خوێندکاران دەتوانن بینەری فۆتۆی فۆتۆگرافەران بن بە شێوەیەکی بەردەوام. بەخێرتانەکەم من ناسح علی خەیات خۆم خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ لە زانکۆی جیهانم بۆ کردنەوەی ئەم گەلەریە و پێشنگاگی فۆتۆگرافی من تقریبا چەند ساڵێکە پێشنیار و داواکاریم بۆ هەموو زانکۆکان نردووە کە پێم خۆشە لە هەموو زانکۆیەک لە هەموو شوێنە ئەکادیمیەکانە گەلەریەکە بێ بۆ نمایشکردنی کارە هونەرەکانی فۆتۆگرافەران شێوەکاران ئەوانەی کە ئیشی پەیکەرتاشیەکەن ئەوانەی کە ئیشی گرافیکەکەن ئەوانەی کە ئیشی چنینی دەسەکەن بۆ ئەوەی هەم ئەوان سوودمەند بن هەم خوێندکار و هەم زانکۆکەش چالاکیێکی هەبێت و لێرە نمایشی خۆی بکە ئەم گەلەریمان کردو خۆشبەختانە ئەمڕۆ لە زانکۆی جیهان پێشنگاگی فۆتۆگرافیمان تیاگرت کە فۆتۆکان هەمووی تعبیر لە شوێنە تاریخی و شوێن سیاحیەکانی هەر سێ پارچەی کوردستان دەکات باکوور و ڕۆژهەڵات و باشوور فۆتۆکان هەمووی سروشتن شوێنە تاریخی و سیاحیەکانن و هەدەفانەوەیە کە لێرە پیشانی هەموو هاونیشتیمانیان و خوێندکاران بدەن کە ئێمە کوردستان خاوەنی ئەم شوێنە جوانانەین خاوەنی ئەم سروشتە جوانین ئەم شوێنە تاریخ و کولتورە جیاوازانین ئەمە زۆر گرنگە لە هەموو زانکۆیەکە هەبێت زۆر گرنگە هەموو شوێنە ئەکادیمیەکان گەلەریانەوە بۆ نمایشکردنی ئەم تابلۆیانە بەتاکی دەم و عەرزم کردی ئەمڕۆ ئێمە هەدەفمان کردنەوەی گەلەریەکە بوو و من تابلۆکانم حازر بوو لە ڕێی لێرەوە سوپاسی زانکۆی جیهان و کاکە بەختیار هەڵەبجە یەکەم کە بەڕاستی ئەوان نەبوون ئێمە نەمەتوانین میشە بکەین و هاتم بەدەم داواکاریەکەم و گەلەریەکەمان کردەوە و پێشنگاگەشمان کردەوە ئەمڕۆ پێشنگاگی تابلۆکانی من حازر بوو و هەدەفیشمانەوە بوو کە لە سەرەتای دەوام و ئێمە ئەم گەلەریە ئەعلان کەین و بە خوێندکاران بڵێن کە ئێمە گەلە خاوەنی ئەم گەلەرین لە ئایندا ئینشاڵڵا هەم پێشنگای هاوبەشی فۆتۆگرافەرانی تیابێ هەم پێشنگای شێوەکاری هونەرمەندانی شێوەکاری تیابێ هەم پێشنگای هاوبەشی پێکەرتاشانی تیابێ هەم ئەوانەی کە ئیشی خۆشنووسیەکەن ئەوانەی کە ئیشی دەستڕەنگینن ئیشی چنینەکەن پێشنگای هەموو هاوبەشەکانی تیابێ ئینشاڵڵا تا کۆتایی ساڵ و هەم داهاتەکەی بۆ کەسەکان خۆیان ئەبێت و هەم سوودێکی معنەویشێ بێ بۆ خوێندکارەکە بۆ زانکۆکە.